خانەنشینێکی دیکە لە بەردەم بانکی باخان لە سلێمانی لە سەرەی وەرگرتنی موچەدا گیانی لەدەستدا. لە ماوەی یەک مانگیشدا ئەوە چوارەم خانەنشینە بەهۆی قەرەباڵخی و کەوتنەژێر دەست و قاچەوە گیان لەدەست دەدەن. وەکو خانەنشینان خۆیان دەڵێن پاداشتی 30 ساڵی کارکردنیان بەم جۆرە پێدەدرێتەوە. ئەمە حاڵم خەڵکەتی ڕۆژیەکێکە برێ ئەیسە پیاەکی تر بردووە خوا هەڵەگرێم خەڵکەوا لێکەن یەکی لە وڵاتێک کۆیەت کاکە نامانەون بڕۆن نامانەون گشتیان بڕۆن وەڵا کەسە حکومەتی ناوێ وەڵڵاهی نامانەون بڕۆن سەرژەوە بە خوار فلیمان پێگەڕن لێرە بەس بۆ سەیرانەمانێنن بۆ ئێرە ئەینا ماقولە 200,000 ئەمە چەند ماگەوە 2 مانگی ڕێکە 200,000 من ئەمە 4 جار بێم لە بازیانەوە بۆ ئێرەکانە بۆ 200,000 نەدەنێ. ئەوان نزا و دوعا لەو دەسەڵاتە دەکەن کە بۆتە هۆی برسیکردن و هیلاکردنیان لە سەرەی وەرگرتنی موچەکانیان. ئیترەویشە حکومەتەکەمانەکە هەیە نە شعوریان هەیە نە وجدانیان هەیە نە زەمیریان هەیە ئەم میلەتە ئاوادیەکەن گوناح نییە کفر نییە خوا لە ناویان بەرێ یا ڕەبی خوا لە ناویان بەری. تەمەنە چەنە تۆ مامە گیان؟ یەکم مالی 41 لە کێوە لەسەرە وەستاوی؟ والله تەنها لە 7 تا 10 ساڵ. بەشێکیان زیاتر لە 4 ڕۆژە لە چاڕوانی وەرگرتنی موچەکانیان بە نەخۆشی و دەستی لەرزۆکەوە زیاتر لە 6 کاتژمێر دەوەستن، بەڵام وەکو ئەو دایە خاتونە بە نائومێدی دەگەڕێتەوە ماڵەوە. نەوەرم نەگرتووە نایاڵێ بچینە ژوورەوە بچم بۆ چۆ بڕۆین ئەیاوان بەخوا 3000 ماوە بە تەکسی دەتخوا لەگرێت نامچیتە ژوورەوانێ توخوا پێم بڵێ ڕەبی خوا ئەمە حکوومەتە سەرە و ژێرکە خوایە حەقی هەزار فەقیر وەژاری وەکوێمە مانگی 250,000 کرێ خانووەم 240,000 وەرەگرم ئەرە خوای جەن 30,000 ماوە بە تەکسی بۆ مەعاش خوایە حەقی ئەمە لە میلەتە حکوومەتە بسێنی کلک و شاخیان بۆ دروستکەی خوایە. ئەمە شاری بێ حاکمە شاری بێ حاکم محافظ بەرپرسە هەواڵ ئەبووبەکر بەرپرسە بەڵام ئەبووبەکر بابێت ئەم وەسعە ببینێ بزان میەت ئەی هەتا دەنگیانە ئێستا پشتی خشتە خەڵکەکە تۆ محافظ من سەرۆکی شارەوانی بم یا سەرۆکی وڵاتێک بم یەم ئەمە قوبوڵەکەم. سەرچاوەی کێشەی نەبوونی موچەی خانەنشینان نەبوونی پارەیە لە بانکی هەرێم. موچە پچر دابەش دەکرێت و هەر ڕۆژە و 100 تا 200 کەس پارەیان بەردەکەوێت، ئەویش دەبێت لە ئێوارەوە سەرە بنووسێت و لە سەرەدا بمێنێتەوە. خانەنشینان دەڵێن حکومداری ئاوا بێت هەر نەبێت باشترە. ڕامیار عوسمان کەناڵی پێیە سلێمانی.